ئەوانەی ئەندازیاری ئابووری سەربەخۆ بوون هەر ئەوانە ئەندازیاری سەپاندنی پاشەکەوتی موچە بوون. ئەوە لێدوانی بەشێک لە فەرمانبەران و مامۆستایانی ناڕازیە. 9 ساڵی ڕابردوو کە پاشەکەوتی موچەی فەرمانبەرانیان کردووە لە 9 ساڵی ڕابردوو کە پاشەکەوتی موچەی فەرمانبەرانیان کردووە هیچ کامێکیان هەنگاوێکیان بۆ گەڕانەوەی ئەم مافە نەناوە. تازە بە تازەش خۆیان دەکەن بە خەمخۆری گەڕانەوەی ئەو پارە پاشەکەوت کراوانە. ئەم پاشەکەوتە کابینەی هەشت بە پلەی یەکەم لی بەرپرسیارە خودی نێچیروان بارزانی کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بووە لەگەڵ جێگرەکەی لەگەڵ وەزیری سامانە سروشتیەکان ئاشتی هەورامی کە کەس نازانێ ئێستا پلەی چییە و لەکوێیە و چیەکە بەداخیشەوە دەسەڵاتی دادوەری کە تا ئێستا وشەیەکی نەوتووە بەرامبەر ئەم ستەمە گەورەی لە سەررجەم فەرمانبەران مامۆستایان تەنانەت خانانشینانیش کراوە خانانشین کە خانانشین بوو نابێ هیچ زوڵمێکی بەرامبەر بکرێ ینی پارەی خۆیەتی لێت بڕی و ئەیتەوە تەسەوەر کە ئەمان پاشەکەوتیان لە خانانشینیش کردوتۆ جارێکی تر کە ئەمە دوو جار تاوانە ئەوەی بەرامبەر خانانشینان کراوە نەکوو ئەوەی کە بەرامبەر فەرمانبەران کراوە یەک تاوانە بەڵام بەرامبەر خانانشینان بەداخەوە تاوانێکی گەورەیە. ئێستاش لە بەغا هەبوومانە بینین کە خەریکی مزایدەن بەسەر مافی فەرمانبەران و مامۆسایانەوە. واللهی ناتوانانی وەکو شخص دیاری بکەین بەڵام من ئەوەت پێڵم کە کۆمەڵانی خەڵکی بە شەرەفی کوردستان نەزانن و چێ بۆ هۆکاری دانانی پاشەکەوت لە 2014ەوە و ئەوەی کە گرنگ بێت ئەوەیە کە من زۆر دڵنیام لەم هەڵبژاردنەدا کە خەڵک وەڵامی خۆیە بێ بۆەوە. لە 2014ەوە بە ناوی ئابووری سەربەخۆوە تەواو خەڵکیان برسی کرد خەڵکیان بێهیوا کرد خەڵکیان وا لێ کرد کە ئێستا لە تاو ئەهموو خوێن و ئەو شەوی شەهید و پیرۆزی ئاڵا و خاک و نیشتیمانە خەڵک پەنا بۆ شیعەکان بەرێ پەنا بۆ عێراق بەرێ پەنا بۆ بەناو شۆڤێنەکان بەرێ ئەویسا ئەوەی کە گرنگ بێ لای خەڵک پێدانی موچەیە پێدانی پاشەکەوتە و ئەو 67 بڕگە هەبوو خەڵک ئاگای لە هیچیان نەبوو تەنها مادە هەبوو تەنها مادەی 14 نەبێت لەناو مادەی 14شدا ئەو بڕگی کە بابەتی پاشەکەوتە. پارتی کە ئەو ساش و ئێستاش پۆستی سەرۆکی حکومەتی لایە بە تۆمەتباری سەرەکی لە هۆکاری پاشەکەوتکردنی موچە دەزانرێت و یەکێتیش بە پلەی دووەم. ئەوانەی هۆکاری ئەم نەهامەتیە بوون ئێستا شانیان بردۆتە پێش و یەکدی تۆمەتبار دەکەن. ئەی 9 ساڵە لەکوێ بوون کە فەرمانبەران و موچەخۆران بەردەوام لە شەقامەوە هاواری گەڕانەوەی پاشەکەوتیان دەکرد. ئەوەی کە ئەندازیاری ئەم فەوزایەیە کە دروستی کردووە نێچیروان بەرزانی قوبات تاڵەبانیە کاکە چەندین بڕیاری قورسیان داوە بەسەر ئەم میلەتە کاتی خۆی پێش ئەوەی ئەو بڕگەی تێبخێ حکوومەتی هەرێم خۆی لێجێل کردبوو هەر باسی پاشەکەوتی ناکرد کەچی ئێستا بوونەتە خاونێ ئەمە ئەڵێن وڵایەمە پێمان باشە 100% پاشەکەوتنی کێ دەستانی گرتووە لە 2014ەوە پارە لە خەڵکە بن لە 2014ەوە باج 2 قاتەکەن لە 2014ەوە کارەبا 4 قاتەکەن لە 2014ەوە خزمەتگوزاریمان نییە لە 2014ەوە نەوتە فرۆشن غازە فرۆشن عەرزە فرۆشن هەموو مڵک و ماڵی ئەمسەر هەرێمی کوردستانەتان فرۆش کەچی هەر ئەڵێن ئێمە 37 میلیارد دلار قەرزارین هەر ئەڵێن ئێمە ناتوانین موچە بدەین هەر ئەڵێن ئێمە ناتوانین خزمەتگوزاری بە تەواوەتی بگەینە شارەکان. نیگەرانی موچەخۆرانی هەرێم ئەوەیە هیچ کات ئومێدیان بە دەسەڵاتی کوردی بۆ دروست نابێتەوە چونکە هیچ کارێکیان بۆ بەرژەوەندی هاوڵاتیان نییە و لە پێناوی بەرژەوەندی حیزبی و بنەماڵەیەکانی خۆیان دەجەنگن. ڕامیا عوسمان کەناڵی پێیام سلێمانی.